لە راپۆرتێکدا کە ڕۆژی سێشەممە بڵاوی کردوتەوە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاند دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە درێژایی ساڵی ڕابردوو سەرکوتی ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەرانیان کردووە. لە راپۆرتەکەدا توالمەتی دەستگیرکردنی ڕەشبگیریانە و بێسەر و شوێنکردن لە داری 2020 دەستی پێکردووە و لە ئابی هەمان ساڵدا کە خۆپیشاندەنەکانی دژ بە گەندەڵی و داواکاری بۆ باشکردنی ژیان و گوزەران گەیشتووەتە لووتکە بەردەوام بووە. لەمبارەیەوە لین معلوف جێگری بەڕێوەبەری بەشی خۆرەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای ئەمنستی ئینتەرنەشنەڵ ڕایگەاندووە حکوومەتی هەرێم چالاکان و ڕۆژنامەنووسانی دەستگیر کردو دواتر لە زنجیرێک دادگایی ستەمکارانە و لە ژێر ترساندا بە تۆمەتی هەڵبەسترا و دادگایی کردن. هەر لە دۆسەی سزادراوانی بادینان ڕێکخراوەکە لێکۆڵینەوەی لە 14 دۆسیە کردووە کە بە تۆمەتی پەیوەندیان بە خۆپیشاندان و ڕەخنەگرتن لە دەسەڵاتداران یا لەسەر کاری ڕۆژنامەنووسی لە نێوان ئادار تا تشرین یەکەمی 2020 لەلایەن ئاسایش و دەستگای پەرستنی پارتیەوە دەستگیر کراون. لە درێژەی ئەو دۆسیەدا راپۆرتەکە نووسیوەتی 5 لەو دەستگیرکراوانە لە سەربنەمای دانپێدانانی بە زۆر و بە تاوانی ئەنجامدانی کارگەلێک کە زیان بە ئاسایش و سەروەری هەرێمی کوردستان دەگەیەنێت با 6 ساڵ زیندانی سزادراون. ڕێکخراوەکە دەڵێت دادگای ئەو کەسانە پێشێلکاری گەورەی دژ بە دەستگیرکراوەکان تێدا بووە. لێبوردنی نێودەوڵەتی بە وردی ئاماژە بە دۆسی چالاکان و ڕۆژنامەنووسە سزادراوەکانی بادینان دەکات و داوا لە حکوومەتی هەرێم دەکات چیریکە یاسای ناڕوون و نادیار بۆ سنووردارکردنی ئازادی و گردبوونەوەی ئاشتیانە بەکار نەهێنێت. باپی ئەو بەشەی راپۆرتەکەی کە لە چوارچەوەی عێراقدایە دەستگای یاسایشی پارێزگای دهۆک لە ماوەی نێواناداری 2020 تا نیسانی ئەم ساڵ زیاتر لە 100 کەسی دەستگیر کردووە کە تا ئێستاش لانی کەمسی کەسیان ئازاد نەکراون کە 5 چالاکان و ڕۆژنامەنووسەکەشیان لە نێودان کە سزای 6 ساڵ زیندانیان بۆ دەرچووە. 8 کەسیشان ناچار کراون کە واژۆ لە سەر دانپێدانانەکانیان بکەن یان بە ڤیدیۆی و بە زۆر ناچار بە دانپێدانان کراون. بەرپرسەکەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی جارێکی دیکە ئاماژە بۆوە دەکات کە ژمارەیەک لە دەستگیرکراوەکان بە تۆمەتی هەڵبەسترا و سزادراون. ژمارەیەک لەو کەسانەشی ئازاد کراون لە ترساندا لەو ناوچەی هەڵاتون. خێزان و بنەماڵەی چالاکان و ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەرەکانیش ڕووبەڕووی ترس و هەڕەشە بوونەتەوە. لێبوردنی نێودەوڵەتی داوا دەکات هەرێمی کوردستان کۆتایی بە کەپکردنی خۆپیشاندانەکان لە ڕێگەی سوکایەتی یاخود دەستگیرکردنی خۆپیشاندەران بهێنێت و بازووی سزادراوانی بادینان و سەرجەم دەستگیرکراوەکانی دیکە ئازاد بکات. لە کۆتاییدا ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی پێی وایە ڕەشبگیری دەست بەسەرکردن بێسەر و شوێنکردن و هەڕەشە و دادگایی کەشێکی ترس و دڵەڕاوکەی لە نێو ڕۆژنامەنووسان و چالاکانی هەرێمی کوردستان با تایبەت لە پارێزگای دهۆک هێناوەتە ئارا.